لە یادی 8 ساڵەی شەهیدبوونی لیوا شێرکۆ فاتیحشوانی و لیوا حسێن مەنسوور و هاوسەنگەرانیان لە بارگەی بۆرزی پێکهاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان مەراسیمێک بەڕێوە چوو. لە مەراسیمەکەدا نەتەوە جیاجیەکانی شارەکە بە گرنگیەوە باسییان لە ڕۆڵی شەهیدان کرد لە پاراستنی سەرجەمنەتەوەکان. کۆمەڵانی خەڵکی کوردستان، جەماوەری بە شەرەفی کەرکووک، بنەماڵە و کەسوکاری سەربەرزی شەهیدان، هێزی پێشمەرگەی کوردستان، بەداخ و پەژارەیەکی زۆرەوە 8 ساڵ لەمەوبەر لە نەبەردیەکی قارەمانانەدا لیوا شێرکۆ فاتیحشوانی فەرماندەی لیوای یەکی وەزارەتی پێشمەرگە و پۆلێ لە پێشمەرگەکانی لە سەنگەری بەرگری لە خاچی پیرۆزی کوردستان و کەرکووک لە باشووری شاری کەرکووک شەهید بوون. شەهید لیوا شێرکۆ فاتیحشوانی فەرماندەیەکی قارەمان و مەیدانی بوو کە هەر لە سەرەتاکانی شەڕی داعشەوە گیانی خۆی کردە شورای پاراستنی کەرکووک و کەرکووچیەکان. لەو کاتانەدا کە خەڵکی کەرکووک جگە لە هێزی پێشمەرگە هیچ هێزێکی تر نەبوو بەرگریان لێ بکات. لەو کاتەدا لیوا شێرکۆ فاتیحشوانی و هاوڕێکانی بوون بە پارێزگاریان لە خاک و خەڵکی کەرکووک کرد و توانیان دەیان پەلاماری گەورە و پیلانی نەگریسی داعش بۆ داگیرکردنی خاچی کەرکووک پوچەڵ بکەنەوە و بە خوێن پارێزگاریان لە کەرکووچیەکان کرد. هەوڵەکانی لیوا شێرکۆ فاتیحشوانی بۆ پارێزگاری لە پێکهاتەیەکی دیاریکراو نەبوو، بەڵکو بۆ پاراستنی هەموو کەرکووچیەکان بە هەموو پێکهاتە و نەتەوەکانیەوە.